مسکین برای سپیردان گلک سپاس کوین گل مدانه دیت نواز زوستان دار روشا خوشبران زحمت ترد بله بزن اینکا بوچی حتی نوکه جالی حکومت و گاز سروان نهاتی دابش کرن اگر نوکه دابش نکن دی کنگی دابش بکن گلک سپاس بو وی درفته سپاس بو کردستان 24 براستی بابت گاز اسپی هر سال به حیوان نه ام وەک ڕێبەریا کۆچ و کۆژبەرە و بەرچەودانە قەیرانە ئەم ئامادەکاری خۆت کنە بۆ وەرزستان تایبەت گازاسپی گەلێک فەرە ئەم نویسارێکی ئاراستەی وەزارەتە کۆچ و کۆژبەری عراقی کنە فەرعی دهۆکێ ئەوشی بلند کنە بۆ وەزارەتە کۆچ و کۆژبەرە مخابنی ئەوە بوو تقریبا نێزیکی دوو هەیڤە بۆرین ئەو نویسارە مەدایە هێشتا بەرسەر نهاتێ مەجاگدن تاکید لێک وێڕەگەشتە نویسارەکەدایێ بەری دوو هەفتیە داخوازە لیستەکە ناوات کرد ئەو ناوێت نێف کەمپادە ئەو ناوەشی لیستە مەبۆڕە هەنارتن و هەروسا پەیوەندیە مەل گەل پەرلەمانتاریمە بەڕێز مەحمە خەلیل و دکتۆرە ڤیان دەخیلەوە چەندین جارەمە پەیوەندی گەلوان کردەوانشی مەراجعاوێ دایرە نەفتێ کرد لێ دێ طەبیعی وەختی کتابت گەیتە وەزارەتە کۆچ و کۆچبەری عراقی ئەو دەبێت نویسارێکی ئارستەی وەزارەتە نەفتە عراقی بکن و تێرە پارێوان تامین بکن پارێ وەزارەتان نفت تامیکن مخابنی هەتاوێگە تامین نەکەن پشتی چەندین جارە دوو هەفتێ بۆری مە تاکید لێکە بڕیاوان پەرلەمانتاریمە دوهین هێزل بەغدای بۆم ڕاستی مە پەرلەمانتاریمە لێ دەریتی دن سۆز دانەمە گۆوان گوتیە هەفتیا بێت سەداسەد ئەمێ گازێ ڕەوانەکەنە مخابنی بە هەیڤە دوازدە ڕاستی گەلێک تاقیر بوو مە داخوازێک دشوان کرد مەگو هەگەر تاقیر بوو کەمیەگە زێدە ڕۆژانە بدێرن دام بکارن هەمی کەمپا دابەش بکن نە وەگی دوسێ هەیڤە درێژ بێت دوسا بگەیتە بوهارێ هێشتا گازەسپی نایەتە وەزاکردن ئەوانشی گوتەمە سۆز بێت ئەم کەمیەگە باش فڕێکن هەفتیا بێت و بەردەوام ڕۆژانە داوم بکارن دابشکن سەروان ئاوارێ دژین نێف کەمپادا باشە نوکە کوژبەرین ناوا کەمپادا یعنی ژیانە خو چاوا دەرباز بکن چاوا دەرباز بە نوکە یعنی بێگاز و بێی خو گەرمکردن چه ئالیکاریەکەدی بەریا کو گاز بگەهت دیارژینینە دی چ تشتێکێتە پێشکەشکردن هەتا کو ڕەوشە خو دەرباز بکن ناوا سڕ و سەقەمێدا بڕاستی ژیانە گەلەگە سەخت و دژوارە حقیقت ڕێکخراوێت خێرخواست کارم بێژم هەفتێ سادێ هەشتێ سادێ هاریکاری خەوانشی کێمکردنە چونگو ئەرکێ وەزیفەتە حکومەتە عراقی و ڕێکخراوێت خێرخوازە ژبەرک و ئاوارە لێ دەرێ نفوسان هەمیان نەوێت ڤێت نەینەوایەت ڤیا حکومەتە عراقی ئەرکێ خۆڕا بۆ ینی هەگەل شنگالیشی بان بیان ساڵانە 200 لترێت هەر خێزانەگەی سەرۆک خێزانێک گازاوان دابی کردوان مخابنی هەتاوێگە دیسا دابینەگە هەروسانێشی ئامادەکاریەک وەمتکن وەرزی زستان نەبەرک و گازەسپی تەنێ بەرک و خیڤەتێت محتاجی گۆڕینێنە هەروساگە جادە پێویستیت سەخبیرکردنێ بێت ئەم هەمانگیل گەل دەستگای خێرخوازێ بارزانانی کۆمبوونێ خۆم جاندنە هەمە تەنسیقل گەل کارگیریە پارێزگەها دۆکێ جەناوی پارێزگەر هەر تمیل سەر خەتەیە ڕاستی هەر کێماسیەک هەبش ئاوارارە ئێکسەر تێتە سەر خەتەیە و دەستی هاریکاریت گەیتە بەری چەندەگێ مەسەلا گلێش نێف کەمپادا ڕوودا بوو ئەوی پەیوەندی جەنابی پارێزگە پەیوەندی مەکرد و ئەم ڕاست پاردن کۆم سەرپەرشتی وی کاری بکن ئەو بوو مەکۆمبوو نەگەلگەل وێ کۆمپانیا نابریکە کۆمپانیا ئەرتوشی هەروسا نونەرێت باجێڕوانیا دهۆکێل گەڕ ڕێڤەبەرێت کەمپا و نونەرێ دەستگای خێرخوازێ بارزانانی مە ئالیەتەک پەیدا کرد تێدا و دەستپێکی حملەگە قەوی بێتەکردن گلێش بێتە ڕاکرد ناو کەمپا هەروسانێ گروپەکی واتسئاپێ چێکرد هەر گلێشەگیل دەرەگە بینن ڕسم بکن بۆی گرۆپی بنێرن دا بکارن عیلاج بکن هەروسانێ دەمێ باران و لافاو ئەوشی تێن تیمامە هەیە تیما بەرسەبدانە قەیرانە سەرپەرشتیا کەمپات کتە هەر مەترسیەگەل دەرەگە ڕوودت ئێکسەر تیممە لێ دەرێ حازر بنە و چارە سەردکردە مخابنی حکومەتە عراقی دویا مەهانەشی نەبەسک و گازاسپی دویا ئەرزاقشی مەهانە بۆ هەر خێزانێک کارتۆنێک ئاید خواردنێک کارتۆنێک ساخلەمیەک و سەحیاتت بێژنی سەروان دابش بگەن مەخابنیە بەم کەن هەیڤە دوازدە ئیساڵ تنێ چار وەجبەی تنێوێ دابشکردن دویا مەهانە سەروان دابش بگن ڕاستی تعامل گەلبی باشانی چۆن هەیەتنی ئەفساڵە هەمی هاتینە دابشکردن یعنی ji بوی دو heyvên dahatî an jî heta serê salê
تشتكي دي بيتا دا بشكرن جالية حكومة عراقي و يعني دي تمامي او فايلل دفان هاتيا گرتن او فايلة نهاتي قدر لي مخابني من قوت يعني وقع اهمال كتا يعني بري خوناتي چندي جارا من ويسار هند كو مابور وزارة فري كرنا بلغنامنا حيوانا بوان مخاطبت كنا بجنا أفا أوارنا الفيدري مانا حتى فيغا نزفرنا محتاجي آليكارينا وظيفتا ويا وك وزارة كوچ برا بوان هاليكاري دابيغن مخابني برسفنين سرراي از باوکم گازا سپیشی هاگه هنده مبریا پارلمانتاری خلوی دری داکو کی سر نکربا یعنی از باورکم داعی ناکتا پیشی تو کتاب نویسارا فرمی فرد که 24 ساعت و پیوندی بوام بکی بیجی چلیا ویا و ارکی خورا بوام خیرگی ناگنش خلکی مرا افشی چنگو خلکی من نفوسان نینواد بیت حکومت عراق بارکی خورا بد بوچی هاریکاری بری خودت لبنان وان داره بوچی ناتا خلکی خوی عراق ده باشا بيرديان يعني أفا نكا حكومة عراق كا راستوخو قوتيا ينجي أفا فشارين نا راستوخو نجوي قرتنا فان كامبا براستیه و فشارن يعني مسألة فشارن درونيشي سرواند كده وك شرقي نفسيشي قلواند كده چندين جارا هرشت كن كو نونراتيا خواندنا عربي امي وكيشنال كردستان دا زوري بخلقي بقرد وگرت جواری خو بری چند دقیقه بریارک دابو گوتو بو 31 کی هفته بوری هیوا هفته بوری 24 کو حبی کمپا وید بین گرتن و مهری کی 4 میلیون دی بش کمپی در کبد بلا نه وگرت شنگالی بلا کردستانی جی بینید او براستی او بریاران سر نگه چنگو خلق نه وگرت امشی وک سیاستا حکومت حریما کردستان تایبت کابینه برئیس مسرور بارزانی راستی جاوگی فره بری خطوان آوارا پنابره به فرق وجدایی سیاست حکومت ما واضحه کو چو کسی زوری ناوگرنه جواری توانه هروسا ام چو کسی زوری ناورگرنه خلقی آزاده هر کسگی قصد حریما کردستان بکت ام دب ارکی خوی مروواتی رابن کو راستیشی حکومت ما خلق مشی نشان دا بو خلقی دی کو خلق می کردستان وفادار کاری مروواتی راستی ستاندرد جهانی جیبجی کریا یعنی او آزادیا آواره پنابر کردستانی نف خلقی مد بینن چو دری دنینا لو ما نشی امد بینن الوی دری واجبه می انسانی ام خدمت خلقی خوب بکن حتی او الوی در کنا رئيس بيرديان جعفر ريفا بريكوتشو كوجبرا دهوكي بواكي راستا خود قال ماذا بنج دهوكي قال لك سباس بوا